بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. اللهم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. عزیزان خۆشەویستان، لە شوەیەکی جمعە مبارەکە لە خزمەتی کۆڕی سڵاوات و ستایش پێغەمبەری نازدارە، سەڵات و سەڵامی لەسەر بێ، لە خزمەت سیرەی پاکە، شەمائیلی پڕخێر و بەرەکەتیە، بەتایبەت شەمائیل و ئاکار و گوتار و ئەخلاق و خۆڕەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، معاملەی ئەو پێغەمبەر نازدارە، هەڵسوکەوتی عیبادەتی نوێژ و ڕۆژووی، سەدەقە و زەکاتی، قورئان خوێندنی و هەروەها گریان و پێکەنینی ئەو پێغەمبەر نازدارەین صلی الله عليه وسلم. باسی عیباداتی پێغەمبەری خوامان کرد لە نوێژەکەی، سونەتەکەی، فەرزەکەی و هەروەها ڕۆژەکەی، و ئاماژەمان بەوە کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن قورئانی خوێندووە، دەنگی خۆش بووە و دەنگی زۆر بەرز نەبووە و ئاەت بە ئاەت خوێندوێتی، وەستاوەتی پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم، پەلەی نەکردووە، بە شێوازی خوێندوێتی، ئەوەی بەرامبەر گوێی لێگرتووە، توانێتی تەفسیری ئاەتەکان بکات، لێ حاڵی بووە. ئەمشەو باسی صیفەتێکی تری شەمائیلی پێغەمبەری خوا لە ئەخلاق و خۆڕەوشتی پێغەمبەری خوا کەین، کە ئەویش گریانی پێغەمبەری خوایە. ئایا پێغەمبەری خوا بەڵێ بەشەر بووە؟ قل إنما أنا بشر مثلكم يوحى إلي، من بەشەرێکم وەکو ئێوە. خوا پێیان فەرمێت، پێیان بڵێ من بەشەرێکم وەکو ئێوە، بەڵام ئەوە نەهەیە من جیاوازیم لەگەڵ ئێوە، ئەوە هەیە وەحیم بۆ تێ و بۆتان نایە، کۆمەڵە تایبەتمەندیم هەیە لە ئێوە نییە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەک بەشەریەت، جنسی بەشەریەت گریانی هەبووە، پێکەنینی هەبووە، بەڵام چۆن پێکەنینی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە قاقان نەبووە، بکاتە پشاو دەنگ بەرز کاتۆ و ئەها ئیسە کابراکە پێکەنێ، جاری وا هەیە پەرداخی ئاو لە چاوی دێ پێکەنێ و دەنگ بەرز. ئەمە پێکەنینێکە پێغەمبەری خوا ئەم جۆرە پێکەنینەی نەبووە، پێکەنیوە زەردەخەنەی بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بە هەمان شێوە پێغەمبەری خوا گریانیشی هەبووە. گریانەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەک پێکەنینەکەی وا بووە. یعنی چۆن پێکەنینەکەی دەنگی بەرز نەکردەوە، لە گریانیشا پێغەمبەری خوا دەنگی هەڵ نەبڕیوە، دەنگی بەرز نەبووە، بەڵکو جاری وا بووە پێغەمبەری نازدار ئەو گریانەی خواردەتەوە، یعنی سنگی دەنگی هاتووە، وەک چۆن منجەڵ ئەکوڵێت، سنگی پێغەمبەری خوا ئاوا کوڵاوە. کەسێک لە نزیکیان نەبووە، گوێی لێ نەبووە، بەڵام کەسێک کە نزیکی پێغەمبەری خوا بوو وایە صلی الله عليه وسلم گوێی لێ بوو کە ئەم پێغەمبەری خوا لە ناخە ئەکوڵێت. ئیتر گریانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جۆراوجۆر بووە. مەسەلە جاری وا بووە بۆ بردننی کەسێک بووە، جاری وا بووە مەسەلە لە ترسی خوا بووە، جاری وا بووە مەسەلە ئاەتی قورئانی خوێندەتەوە، بۆی خوێنراوەتەوە پێغەمبەری خوا بۆی گریاوە، جاری وا بووە فیراق بووە، جیابوونەوەی کەسێک و دۆستێکی خۆشەویستی. ئەمانە گریانی پێغەمبەر. جاری وا گریانی بۆ ئومەتەکەی بووە، بەزەی بە ئومەتەکەی هاتەوە، ناڕەحەتی یانکێشانی ئومەتەکەی، عەزابی ئومەتەکەی، مەسەلە قیامەتی ئومەتەکەی، دنیای ئومەتەکەی، عەزابی ئومەتەکەی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ ئومەتەکەی گریاوە. جا بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکێک لە تەمام هەموو ناڵەکانی پێغەمبەری خوا پێش پێغەمبەر وەفاتیان فەرمووە، پێش پێغەمبەری خوا، ئیلا حەزەی فاتیمە نەبێ کە 6 مانگ دوای پێغەمبەری خوا وەفات دەکات، و پێغەمبەر پێشی ئەفەرمێت بە حەزەی فاتیمە ئەمە تۆ 6 مانگ دوای ئەوە یەی بۆ لای ئێمە. ئەینە هەرچی منداڵی پێغەمبەری خوا هەیە، هەر 4 تشەکەی، هەر 3 کوڕەکەی پێش پێغەمبەری خوا وەفاتیان فەرمووە، ئیلا حەزەی فاتیمە نەبێ، یعنی 3 کچ و 3 کوڕی پێغەمبەری خوا لە پێش پێغەمبەر وەفاتیان فەرمووە. پێغەمبەری خوا 7 منداڵی هەبووە. بۆ نمونە کاتێک کە ئیبراهیمی کوڕی وەفات دەکات، تەمەن عەبدوڵڵا و قاسمی هەبووە، کونیەی پێغەمبەری خوا ئەبوولقاسم بووە، و هەروەها ئیبراهیمی شێ بووە. ئیبراهیم لە ماریای قیبطی بووە. ئەینا چی مناڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەمووی لە کێ بووە؟ لە حەزەتی خەدیجە بووە. ئیتر خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەسیان مناڵیان نەبووە ئیلا حەزەتی خەدیجە و ماریای قیبطی نەبێ. ماریای قیبطی ئەو پێغەمبەری خوا ماری کردو بە خێزانی پێغەمبەری خوا، چونکە مقەوقیس بوو یا هێرەقل بوو بە هەدیە بۆی
ناردی بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، پێغەمبەری خوا یەکسەر کردی بە خێزانی خۆی و مارەی کرد لە جوابی نامەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو ماریا ئیبراهیم ناوێکی بوو، کوڕێکی بوو ناوی ئیبراهیم. ئەوەندە گەورە بوو کەوتە گڕووگاڵ و مەسەلە ئیتر باوکو دایک حەز بە گڕووگاڵی مناڵەکەن و کەوتە سەر پێ و ئیتر مناڵ خۆشەویست ئەبێ و ناز و نووگەکە باوکو دایکی. ئەو منداڵە لەوا بوو، حتا هەندێک هەنن ئەوەندە گەورە بوو ئیتر پێغەمبەری خوا دڵی پێی خۆش بوو بەڕاستی. ئەو مناڵە نەخۆشکە وەفاتی فەرموو. کە وەفاتی فەرموو پێغەمبەری خوا ئەوە 4 کچی هەیە، 2 کوڕی تری مەسەلەی مردووە لە حەزەتی خەدیجە. ئەوە ئیبراهیمیش بووە تاقە کوڕێکەتی، ئەمیش وەفاتی فەرمووە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر بێتاقەت بوو بووی، تۆ لە مەسەلەی 4 کچ و 2 کوڕی تر کە وەفاتیان کردووە تەنها کوڕێک کە دڵت پێی خۆش بێ وەفات بکات. طبعا ئەمە خۆ ڕقی پەروەردگارانیە لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. يعني کابرا جاری وایە مثلا نەخۆش ئەکەوێ ناڕەحەت ئەکەوێ مثلا مصیبەتێک مردنێک لێ ڕوەدا و نەسانی خوا ڕقی لێ و تاقیکردنەوەیە. المؤمن بەلەوی هەمووی ڕقی دەرەجاتە بۆ مسلمان. پێغەمبەری خوا لە هەموو کەس زیاتر لە بەڵاو نزیکتر بووە، لە هەموو کەس زیاتر نەخۆشین و ناڕەحەتی و بەڵاو مصیبەتی هەبووە، بۆی کە دەرس بێ بۆ ئومەتەکەی بزانن کە پێغەمبەرێ بۆ عەزەمەتێک کە خۆشەویستی پەروەردگارە، خوا سوێن بە تەمەنی ئەخوا، خوا کردی بە ڕەحمەتە للعالەمین، پێفەرمە سەر بەرسنی ئەخلاقی. ئێمە دنیامانە بەردەوە دروست کردووە، خوا لە ئادەم خۆش بوو لەبەر پێغەمبەر صلی الله علیه وسلم، بەڵام سەیرەکەی زۆرترین سزا ناڕەحەتی بێتاقەتی بەڵا ڕوو لە پێغەمبەری خواکە. حەزەتی ئیبراهیمی کوڕی وەفاتی فەرموو، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ئامێزی گرت و لە باوەشیا بوو، لە کاتی گیانەڵا کە گیانی دەرئەچوو لە باوەش پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا فەرمی تدمع العين ويحزن القلب ولا نقول إلا ما يرضي ربنا إنا بك يا إبراهيم لمحزونون. ما الرواية؟ الرواية لا فرميت إن القلب إن العين لتدمع وإن القلب ليحزن ولا نقول إلا ما يرضى ربنا إنا بك يا إبراهيم لمحزونون. پێغەمبەری خوا فەرمی چاوەکان فرمێسک ئەڕێژێت، دڵ بێتاقەت ئەبێ و نیگەران ئەبێ و شتێک ناڵێن خوای گەورە ناڕازی بێت، ئەوە کە ئەڵێن خوا لە خۆمان ڕازیەکەین. ئەی ئیبراهیم والله ئێمە بۆ فیراق و جیابوونەوەی تۆ مردنی تۆ مەرگی تۆ ناڕەحەتی و بێتاقەتین. یعنی ئینسان ئەتوانێ بۆ کەسوکاری بگری، باوکی بێ دایکی بێ منداڵی بێ خۆشەویست و دۆست، بەڵام گریانەکە چی؟ ناسزایی تێ نەکەوێت، ناشکری تێ نەکەوێت. وتە پێغەمبەری خوا منداڵەکەی لە ئامێز گرتۆ بۆی ئەگری. حتا هەندێک لە سەحابەتیان یا ڕەسوڵ چۆن ئەگریت؟ فەرمی بۆ نەگریم، ئەو گریانە گریانی ڕەحمەتە، ئەڵبەت خوای گەورە ڕەحمەتی لە قەلبی ئێوە هەڵگرتووە، بۆیە پێویستە ئینسان ڕەحم و سۆزی هەبێ. ئەی پێغەمبەری خوا ڕەحمەتە للعالەمینە، ئەی چۆن ئەبێ ڕەحمی وە منداڵەکەی خۆی نەبێ؟ لە کاتێکی خوا فەرمێت نەک بۆ منداڵ و خێزانی خۆی بەڵکو ڕەحمەتە بۆ هەموو ئومەتەکەی. ئەمە مەسەلە گریانی بۆ منداڵی خۆی، حتا بۆ ئوم کولسوم کە خێزانی حەزەتی عوسمان بوو ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ، کاتێکە وەفات دەکا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆی ئەگری. بە هەمان شێوە ئەویش لە باوەشی پێغەمبەری خوا بێ صلی الله علیه وسلم. طبعا ئوم کولسوم خێزانی حەزەتی عوسمان بوو، حەزەتی عوسمان 2 کچی نازاری پێغەمبەری خوا خێزانی بوو، ئەوەندە بە حەیا و بە حورمەت بوو کە هاتە مەجلیسەوە پێغەمبەری خوا دانیشتا هەڵەسا خۆی کۆ کردو ئەیان فەرموو قوربان ئەوە بۆ حەزەتی عوسمان وای فەرمووی چۆن شەرم لە کەسێک نەکەم مەلایکەی خوا شەرمی لێکە، الذي استحيت منه ملائكة الرحمن، چۆن شەرم لەم زاتە نەکەم. حەزەتی عوسمان خوا و فریشتەکان شەرمی لێکن، ئەوەندە پێغەمبەری خوا شەرمی لێ کردووە. فەرموویەتی واللهی ئەگەر چەندین کچم هەبێت یەک لە دوای یەک وەفات بکەن، حەزەتی عوسمان داخوازیان بکە یەک بێکیان لێمارەکەم. ئەوەندە بە حەیا و بە حورمەت بۆ حەزەتی عوسمان. کاتێک کە ئەم کچە نازارەی پێغەمبەری خوا وەفات دەکا
عينا في غنبري إخوة لا خوي حتى في غنبري إخوة صلى الله عليه وسلم لناشتني مردوي آفردشا ما هو معلوماتي بالرستان لو كم باس كرابه في غنبري إخوة صلى الله عليه وسلم أبو طلحة طبعا محرم بقشة في غنبري إخوة صلى الله عليه وسلم في غنبري إخوة أفرمي أبي كم محرم بيه لدابزاندني قبره أبي أو كسر دابزي لا كوري لا مسألة براي لا مسألة كسك شيري في دابه يسبب الراسي لقبر سانا كان جوانادن سيري كابرا قبران كاكمن بابت نام حرمي دابسه إيشي تونية إسلام نهي ليكا أبي يا قركي يا ميردكي يا مسألي مامكي خالوكي كسيكي محرم دايبسينه إنجا لقال أوشا في غمري إخوة صلى الله عليه وسلم أي فرمو محرمكانش هر کسی لو محرمانه اگر او شو جماعي کرده بيت با دانا بزد بونا قبرك بو مردو قورك لا اوانك محرمي شكاني في غمري خواب صلى الله عليه وسلم جابويا براستي اما اساس اقاما لو نقطانا به لكاتي مردو ناشتنا لكاتي مردو دايالانا في غمري نازدار صلاة وسلام الى السربية وفرماني كردوه وهروها پیغمبر خدا صلى الله عليه وسلم بأمتك قرياوه سورة النساء خوندتوا يا بويان خوندتوا چون زور جاري پیغمبر خدا صلى الله عليه وسلم حضرت عبد الله بن مسعود بان كر اي فرمو حضرت عبد الله فرمت قال لي رسول الله صلى الله عليه وسلم اقرأ علي فقلت يا رسول الله اقرأ عليك وعليك انزل قال اني احب ان اسمعه من غيري فرمي يا رسول الله من القرآن بصرتها بخير ما ولك هذا القرآن بصرت داب الزيوة إنا سنلقي عليك قولا ثقيلا أم قولا ثقيلا قرآن أبو دليتو داب بس دليتو قرد الشاق وداك نقرتوها فرمي بيام خوش لغيركم باسم لجبريل بيستوها حزكم للصحابة كان باسم في غمري إخوة صلى الله عليه وسلم حزب عبد الله فرمي القرآن بو خير دواء أنبيني تم سورة النساء يا سورة بقرة يا هر سورة كجاري وتايبت أي فنوك سورة بقرة سورة النساء ما كان دواغش بو آياته فكيف إذا جئنا من كل أمة بشهيد وجئنا بك على هؤلاء شهيدا أي فنوك في غنبري خوا أتر هون فرميز بتشاوي هذا خوارو ده سجل بقريان طبعا معناها آياتك أوية براسي حالي او امتانت شون بلكاتك ايما لسر هم امتك شاهدك ما دانك في غنبرك بانجي او في غنبرك كشاهديان لسر با لسر قلكانيان نوكانيان امتكانيان حضرت نوح حضرت هارون حضرت موسى حضرت يحيى حضرت عيسى حضرت زكريا يقبلك او في غنبرانا خوا زنديانك هذا امتكانوا شاهدا ان جاء خوا في غنبري خوا وجئنا بك على هؤلاء شهيدا وايمش تو اكين بشايل لسر همو پیغمبرانو همو امتان امتي خوش اي فنو پیغمبري هذا سكي بقريان او روجا براسي شون خوا من اكاب شاهد ابي شاهدي حق بم راسي بم تمام ما بلغي لسر علم زانستي پیغمبري خوا فيري كردو بيشاني داوا امتان شون تصرفيان كردو انا پیغمبري خوا شاهدين عقنادا پیغمبران چون هاتون چون دعوایان کردو امتکان چیان کردو خوا هم یعنی بشانی پیغمبری خوا داو بو الى قیامت پیغمبری خوا شاهد وسر میانو جاء پیغمبری خوا زور گریا انجا وهروها اي فالمربي الم تعدني الا تعذبهم وهم يستغفرون ونحن نستغفرك يا ربنا او كما قال پیغمبری خوا يفرمو پروردگارا اي تو وعد بمن نداوا حتى من لنا انا عذابي ام امتي من ندي وحتى اوان استغفار كانوا داوي لخشون كان اوائم استغفار كانوا مش لنا انا پروردگار عذابي عذابي مدى افرمو پیغمبر اخوا بقريانا وامي باسكر اي فرمو حتى لشواك پیغمبر اخوا الله سا شونيش عبد الله كري الشخير أتيت الرسول الله صلى الله عليه وسلم وهو يصلي ولجوفي أزيز كأزيز المرجل من البكاء مرجل يعني منجل كردوات ما في الله منجل قابي قوله أفرميت
هات وەقت پێغەمبەری خوا لە نیوە شەوا پێغەمبەر شەو نوێژی کرد دەنگی سنگی پێغەمبەری خوا هات وەک منجەڵێک کەوا ئاوی تیاوێ بقوڵێت شتێکی تابێ ئەکوڵێت ها دەنگی تێ ئەمێ سنگی پێغەمبەری خوا ئاوا لە نزیکەوە وەک منجەڵ ئەکوڵا ئەمە لە ترسی پەروەردگاری بووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە کاتێکە خوا لە گوناهی ئەوڵ و ئاخری خۆش بووە لە نیوە شەوا پێغەمبەری خوا فرمێسکی ڕشتووە و گریاوە بۆ خۆیشی و بۆ ئومەتەکەیشی کاتێک کە خوای گەورە خۆرگیران یان مانگیران ڕووی باە پێغەمبەری خوا صلی الله عليه دەسە کرد بە گریان طبعا نیشانەی تووڕەبوونی پەروەردگارە لەو قەومە و لەو گەلە و لەو مەنتەقە کە خۆرگیران تیا ڕۆدا طبعا ئەو قەومە مستحقی عەزابن بۆیە خۆرگیران و مانگیران ڕوئەدا تیانە یا باران نابارێ یا بارانی تند و بای تند ئەوە نیشانەی عەزابی پەروەردگارە و جنودی پەروەردگارنەوانە پێغەمبەری خوا ئەگریاوی فەرموو خوایە تۆ وعدێ بە من داوە تا من لە ناوانە بم یا ئیستیغفار بکەن عەزابیان نەدەی خوایە عەزابیان نەدەی مەسەلەی خۆرگیرانەکە نەما مانگیرانەکە نەما بەڵام موسیبەتەکە نەما بۆیە لە زەمە حەزرەتی عومەری کوڕی خەتابە بوومە لەرزە ڕوویدا حەزرەتی عومەر دای بە ئەرزا فەرمی نابێ بلەرزی جارەتر بە ئەرزی فەرموو ئەگەر بلەرزی مانای وایە ئیتر من خلافەت ناکەم لەم خاکە مانای ئەم خاکە گوناه و تاوانی تیاکرێت خەڵقی کۆ کردەوە فەرمی تۆبە بکەن و بگەڕێنەوە ئەم خاکە گوناه و تاوانە بۆیە بوومە لەرزە ڕوئەدات بۆ کارەکەی ئەوەیە خەڵکە تۆبەیان کرد و فەرمی ئەم جارە ئەگەر بێت و بوومە لەرزە ڕووبە من لەم خاکە دانانێک منیشە جەنابم صحابەی پێغەمبەری خوا وا بوون ئەفەرمێت ئیتر بوومە لەرزە ڕووی نەدا لەوێ ئەمە کەراماتە بە حەزرەتی عومەر بە حەزرەتی عومەر پێغەمبەر نەوڵین مۆجیزەیە بەڵام قسەی لەگەڵ و ئەرزاگر فەرمی جارێکی تر تۆ نابێ بلەرزیت نابێ بلەرزیت تەواو ئیتر ئەولیا و سەحابەکانی پێغەمبەری خوا هەموویان ئەولیای کومەل بوون هەرچی ئەولیای کومەل هەیە حەدیان نییە ببن بە خۆڵی ژێرپێی ئەسپی ئەسحابیش حەزرەتی عومەر نامە ئەنووسێ بۆ نیل ئەو نیلە هەڵناسێت جۆەکان پڕکە ئاو هەڵسێت باخ و زەرعاتی میسر بیاودرێت عادەتی خەڵکی میسری جوا بووە هەموو جارێک کچێکیان ڕازاندەتەوە تەمەنێکی کەم و جوان خستوانتە ناو نیلەوە بۆ ئەوەی کەوان نیل بەرز بێتەوە بۆ ئەوەی ئاوی زەرعاتیان ببدا نامەیەکیان نووسی حەزرەتی عەمری کوڕی عاس کە والی ئەوێ و نامەیەکی نووسی بۆ حەزرەتی عومەر حەزرەتی عەمری کوڕی عاس داهێ عەرەب بووە زۆر زیرەک و شارەزا و ئەدیب و زبانزان بووە فەسیح بووە بە داهێت و عەرەب مەشهوور بووە حتا نوێنەری هەموو قوڕەیش بۆ لای کیسرا بۆ لای هێرەقل بۆ وڵاتان لە سەردەمی مەسەلەی قوڕەیشە کە مسڵمانیش بوو چاک مسڵمان بوو و بوو بە والی میسر فەتحی میسر لەسەر ئەو کرا نامە ئەنووسێ بۆ حەزرەتی عومەری کوڕی خەتاب ئەفەرمێ قوربان ئەم ئەهلە هەموو ساڵێک ئەمە عادەتیانە وەک خۆیان باسییان کردووە کچێک ئەڕازێنەوە ناو نیل ئەم بیدعەسەی ئەیان تایە حەلی ئێمە چییە کە ئیتر نیل بەرز بێتەوە و دانەبەزێت کارێکمان پێ بۆیان حەزرەتی عومەر نامەیەکی نووسی بۆ نیل نەک بۆ حەزرەتی عەمری کوڕی عاس بەڵام تەوسیەکەی بە حەزرەتی عەمر کرد فەرمی بخە ناو نیل و حەق نەبێتەوە نامەی نووسی بۆ نیل فەرمی ئەی نیل ئەگەر بە ئەمری خۆت هەڵەسی و بە حوسن و ڕەزای خۆت هەڵەسی ئاوی میسر ئەدەی زەرعاتیان بۆ ئاوەدەی نامانەوێت ئەگەر مەأموری پەروەردگار و مەخلوقی پەروەردگاری و بە فەرمانی خوا هەڵەسی ئەوە بە ناوی خوا هەڵسە ئاوی زەرعاتیان بۆ بدە و جارێکی دا نەبەزیتەوە نامەکەی نووسی فەرمی ئەم نامە بخەنە ناو نیلەوە بۆی خەڵک لەو بیعەت نەجاتیان بێ ئیسلام ڕەحمەتە ئەمە کەراماتە حەزرەتی عومەر نامەکەیان برد خستیان ناو نیل ئەو بەرز بوونەوە لە نیلا ڕوویا جارێ دانەبەزی الله ئەکبەر ئەمە کەراماتە بۆ ئەسحابی پێغەمبەری خوا ئەمە پێغەمبەر نەبوو ئەمری کرد بە نیل حەزرەتی عومەر بوو کە پێغەمبەری خوا ئەفەرمێ هەناو هەموو پێغەمبەران ئومەتانی هەموو پێغەمبەران کەسانێکیان هەیە کەوا فراسەیان هەبێ و کەراماتیان هەبێ و قسە لە غەیب بکەن ئەگەر کەسێک ناو ئومەتی منە هەبێ ئەوە حەزرەتی عومەر یەکە لەوانە چونکە مەلایکە لەسەر زاری قسەیەکە
بۆیە ئیفەرموو ئەگەر پێغەمبەر بەهادا دوای من حەزرەتی عومەری کوڕی خەتابە بوو. هەر ئەو حەزرەتی عومەرە کە جێشی ئیسلام لە نەهاوەندا حەزرەتی عومەر لەسەر مینبەرە، لەسەر مینبەر ئەبینێت وەک شاشەیەک خوای خاتە بەرچاوی، ئەوا ساریە و جێشەکەی چواردەورە دراون، خەریکە ئەگیرێن، خەریکە شکستێنن. حەزرەتی عومەر لەسەر مینبەرەوە هاوارەکە یا ساری ئەلجەبەل ئەلجەبەل، یا ساری ئەلجەبەل ئەلجەبەل. لەوە دووسێ کەراماتە. کەراماتە بۆ حەزرەتی عومەر، كرامة عزيز سارية، كرامة بو الصحاباني كبتشاري عزيز سارية بون جويان لصدق إمام عمر بو وتيان قربان لنا هاون جيش وتيان يا ساري قائدي إيما قولي إيما جويت لخليفة مسلمانانية فرمي برا والله فرمي عليه بشتي شاقة بقرن آقاتان لخوتان به لسر فرمانكي حضرت عمر هاتن بوسا بشتي شاقة وكافرين شكان أو فرمايشتي إمام عمر نبو أشكان كابراج بهم عقلك ادعاء سلفيته امانك قالت بكراماتك الله يبوي بيغمبري خوا صلى الله عليه وسلم لهجتا مثل الروي توشي نار عتيبو يعني اما حماقه اكبر حماقه اي باشا حسدي عمر رضا ورحمه الله الى سربيه اما هم الى السيرابه اسلو حديث صحيحه وفرمايش صحيحه اي خو بيغمبري نازار صلاه والسلام الى السربيه جوي لما انا هموي بو حتى الصحابه بيغمبري خو ابو حزدي خبابي كري ارث كاو هذا الشهيد يعني بيغمبري خو لما دينا دايتو يكسر فرمي خبابي شهيد كير بابات جوابي بيغمبري خو انا